بەڵێ بۆ قسەکردنی زیاتر لە بارەی کۆنتترۆلکردنی دابەزاندنی نرخی بانزین لەلایەن حکوومەت یاریمی کوردستان هەروە ڕوانگەی حکوومەت یاریمی کوردستان بۆ پرسی نەوت و گاز لە دۆکەوە بەڕێز کەمال محەممەد وەزیری کارەبا و وەزیری سامانە سروشتیەکان بە وەکالەت لە گەڵماندا بەڕێز کەمال محەممەد دەم کاتتان باش بە سەرەتا لە پرسی نرخی بانزینەوە دەست پێ بکەین کە لە چەند ڕۆژی ڕابردوو نرخەکەی بۆ بەم شێوەیە زیادی کرد و ئێستاش لەگەڵدا بێت دوو جۆری بانزین کە دەکاتە سوپەر و هەروەها محەسەن نرخەکانیان دانەبەزیون بەڵام ئەوەی دیکەشی کە بە 800 دینارەکە دابین کراوە خزمەتێکی باشی بە هاوڵاتیان کردووە ئەمە تاکەی بەردەوام دەبێت چ کارێکی بۆ کراوە کە جارێکی دیکە بەو شێوەیە نرخی بانزین بەرز نەبێتەوە. بله ایوار باش و زور سپاس بو KTV کو اوا پیزانینا جدرن باور پیکر بو خلکی ما بین و گواستن سبارت خواستا هرمل سر بابت پانزینه روزانه 5 میلیون حتی 6 میلیون لیتر پانزینه اوا خواستا هرمه ما سه جدر هبونه بو دابی کردنا اوه کمیا پانزینه ایکشوان میلیون لیتر کوش پالوگاه کار بوینه کمیه که گازا خواو ام دنه او تصفیت کن که میلیونک تیتا برهمینان او تیتا نابوازار و هر وصا میلیونک و 50,000 لیتر دیترج اتفاقک نبرا وزارت سامان سروشتیا هرمیل گل وزارت نفط عراق هاد بو کرن و هر وصا هندک جیجدر و تیتا هاورده کرن بریکن ترکیه و وادر وازی دیتره اوا عراق ایکی 5 و حتی نوکه کو اوا تقریبا 45 روزه یا هاتی را گرتن او جی او برهم اشپالوگه کار درد کد جبر هندک کریار تیروریستی روی هات بونه کرن او خزانه کو اف پانزینه تدات هات انبار کرن و دابش کرن ابراستیش کار کد بو کمپانیا کار خواهد داد کد الششی شش اف عملیا جارك دیتری الخزانه برهب بونه و ششی حافت اوان 648,000 لتر هنارتنو مدابش کرن و الحافتی شش مليونك و ربعي پشت اینگه جارك دیتری راگرتنه و بهانه هنده کو خواستا عراق جیل سر پانزین یا زیده بوی لو ما او جدر امشین بجن اوه هیوه کو نیوه یش کار درکتی یه دیتره او پانزین بو اواج در و تاتوا سوپر و محسن بریکا دروازه اف کمیجی براستی وکو نرخ الجهاني يبرز بوي لو ما سعره الناف هرمي داجي زيده بوي اس وكو وزير سامان سروشتي باكالت 29 هيوه مدست بكار بو ايكي هيوه هر ايكم كار مداخواست كرش انجمني وزيران كو افرسومات السر پانزينه کو 25 دلار بو هر تانه که هر وصا تقریبا 20 دلار دیتره وکو گمر کو اوه بون 45 دلار ما دا خواست کرد کو اوه کم وبن دا بیتر خوش کرک زیده تر کو اف کمپانیا بشن اوه پانزینه داخل کن بسوپاسانه و الپازده هیوه کو روژا چارشم ایکش برگن انجمنی وزیران کل کمبینا انجمنی وزیران بریارات دان و او دا صلات بو وزارت هات ندان کو هرچه بیت کرن فی سبیل کنترل کردنا نرخ پانزینه او دا صلات دانم همان روش مشیا چندین کمیه باش یا پانزینه کومل بالوگها کار هبو 2 میلیون لیتر ما داخل کرن هندك بو هافلير وهندك بو دهوك هر وصا اتفاقي كالقال كومبانيا كادي تري ما ياكري كو روجانا 2 حتى 3 مليون لتر دي تري السليمانية دي انا برهف كرن بس اوه كومبانيا هل دست بيكي قوت اما بو ماوي حفتي و 2 ساعات عم نشن اوه كمية همية برهف كن لو ما دوهي
مليونك و 300 هزار لتر هاتنا برافكرن وهيدي ماوي حفتيه كده ام توقعت كان كو امشين بازار ما زيادة ترش 3 مليون لتر بنزين بكفنا نا بازار دا و افجي رجا كا اكجار باشه و اف كمية اواش كارتت كو مليون لترن او 609 دينارا نرخوي دي هر وكي خبيت و او زيادة تر بو شوفرين تاكسيا وميني باسا افت وكي بيجن هاتنو چونا خلقی پیتی تکرن وکو تخا هجاران یادی تره اوه نکه ام بلاوت کن ب 800 دینارانه طبعا نرخوی 1200 دینارانه سرمه بو هر لیتره که 400 دینار وکو انجمنی وزیران پالپشتیا هولاتین ما ادیکت لو ما هکه ام حساب کن بو 3 مليون لیتره روزانه ملیارک و 200 مليون پالپشتیا حکمته بو کنترل کرنا اوی نرخی یان جیت هیوی دا 36 میلیار پالپشتی دیتا کرن بله لدوای دابین کردنی بنزین 2 مليون لیتر بو هولیر مليون لیتر بو دوهوک مليون لیتریش بو سلێمانی و ئیدارەکانی دەوروبەری سلێمانی و پارێزگای هەڵەبجەش سوکە گلەیەک دروست بوو لەوەی دەیانوت غەدرمان لێ کراوە لە بەرامبەر دابینکردنی بڕی 1 مليون لیتر بنزین بۆ دوو پارێزگا و ئیدارە سەربەخۆیانە لەسەر چه ئەساسێک 2 مليون لیتر بۆ هەولێر و ملیۆنێک بۆ دووهۆک و ملیۆنێک بۆ سلێمانی و هەڵەبجە و ئەوانە دانراوە یانەوە تا دواتر کە بەرەمهێنان زیادی کرد و باشتر بوو حسەی سلێمانی زیاد دەکرێت ما قلتي يعني الچهارشنبه برياره هاتدان الهمان شف ما دست افا اجراءات كركو ام افي برياره بكنت تواري جبهه كرني دا او 2 مليون الكار او بون او المصفايه هبونه يعني واف عمليات دي تري افا كو الكومبانيا كادي تري ماكري اصلا او يال سليمانيه يعني معقول نينا ام بنزين الفيري نقل كان ورجادي بالعكس بيتا نقل كرن سروي اساسي ما قلتي برهمه كمين لتر يعني بيتا برهمنا بو سليماني بو وافرو زيادترش مليونك و 50,000 لتر يتهاتنا بلاوه كرن تني ابا بابد بو هكنكو او جهه افضليات لسر جهه كي ديتري هيا بس چونکی برهمنان آوان 2 مليون لیتر دیتریل سلیمانیه بوده و ملویر دست بکری تنی چند ساعتک فرق هبوینه هکه هیچ مبسته دیتری پی نبوده بله برز کمال محمد امرو که هات مسرکار بینیم خلقی کی زور لیک دولو بنزین خانانی که به 800 دیناری بنزین توزیع کن سری کی زور دور و دریجیان گر بوده تو آن لری شاشه کردوسام سوچار او پیامه به خلق بن که پیوست نکه با شو خوان هیلاک کن و شو روز لسره ابنم بنزینه حکومتی هەرێم بۆیان دابی نەکات و دەتوانن لە کاتی پێویستاوەری بگرن ئەم خەڵکی خۆ دڵنیاتکەن ئەف بریارە نەتنێ گوتنە بەلکی کرداراژی و ئەلحەمدولات ماوەکی کورداژی ئەvە مە ئیزباتژی کرد ئەف بریارە یا بەردەوامە ڕۆژانە نابەرا 3 هەتا 4 مليون لیترێت بنزینێ دێنە دابەشکردن سەرانسەری هەرێمی خواستا هەرێمی تقریبا 5 مليون 5 هەتا 5 نیوانە یعنی ئەم داخوازش خەڵکی خواتکەن بەس ئەم خەڵکی خوۆن حەقژی ناکەن چونکی واڵاتیە کات بۆ بازاری ئەم شێن بێژن تانکێ دوا سیارە هەمیا پتر یعنی دواڵە بووینە لەومە خواستەکە زێدە ئەلسەر هەبووە بەس ئەم خەڵکی خۆ دنیاتیان ماوەی هەفتەیەکێدا ئەف کەمیە دێ یا بەرهەف بیت و دێتە دابەشکردن خەڵکی مەژی هەکای هاریکار بیت پێ نەبێت ینی ئەوا سرێ درێژ چونکی ڕۆژانە ئەف ڕقەمە دێ بەرف زێدەی چیت کو هەتا 3 مليون زيادتر جبلي او مليون كو ما الكارجي هاي يعني 3 هتا 4 مليون لتر روزانه دينا بالا بكرن لو ما ام داخوازش خلقي خود كان اوا چند روزاكا تني ماوي هفتي كده كو هتا بازار بيتا پروكرن و كنترولا بازاري بيتا كرن وكو كميه وكو كميه وكو نرخجي بله حکومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە بۆ دابەزراندنی دوو کۆمپانیا ئەکێکیان بۆ گەڕاندۆکی دیکەشیان بۆ بە بازارکردن و بۆ بە بازارکردنی نەوت ڕوانگەی حکومەتی هەرێمی کوردستان چی و ئاماژ لە دانانی ئەم دوو کۆمپانیایە زیاتر بۆ چ مەبەستێکە
دامەزراندنا ئاوا کۆمپانیا العێراقê زێدەتر وەزارەتا نەفتا عێراقê سەرپەرشتیا چەندین کۆمپانیا دکرد ku nefta Cunûb Wesat û Şîmal e li vêrê jî ewan ev daxwaziya kiriye yanî gotî kompanya hebît bo serperiştîkirina êk berhemênana yanî lêgeriyan û berhemênana gaz û gaza her wisa kompanyeka dîtirê wekû Somo çawa teswîqa evî berhemî diket ev e hebît li ser vê ev pêşniyare ku وزارة نفط عراقي قد بودا بيتا وكو هاوشيوي اوا العراق هاي بريكا كومبانيا بيت و السر ابي بابتي جي كارتي تكرين بلام آلياتاوي حتى نوكا وكو چيتا وارجي بجي كرني نبويا بلام افدا خوازيا وزارة نفط عراقي كردي بەڵێ لەبارەی کۆمپانیا بیانیەکان لە هەرێمی کوردستاندا ئەوان دەمێننەوە بەردەوامە بن لە کارکردن اوا کمپانیا گریبست گل حکومت هرما کردستان هین و گریبست لازم رز لبیتا گرتن هر وصا سمعتا اوا کمپانیت بیانی جی کو اول دف مکارت کن چونکی کمپانیت خودان شیانون و باور پیکرن بنسبت ما يعني رز گرتنا کامازن لازم بووا کمپانیا هبی چونکی اوه ات وقت کی دایت هاتین کو هیچ بابت نفط و غاز لایمنه بو برکاوا کمپانیا هاتین دیتن گریبست توانجی الگل حکمت هرمنه بری ماوه کو تقریبا دیمایا هیوا 5 بو نفط وزارة نفط عراق وكو شكايتك الأوا كومبانيا هات بونا كرن وداخواست كربون آماده بن الدادگاه بله الفيري طبعا أبرياره چونكي أوا كومبانيا چگيره بس الجال عراقيين يعني سرچه أساس چنه محكمة كي أصلا چو عقد الجلوان بن أف ماوه كو أوان دانا بو البينجي شش اما جاراولی دوی شش بو پشتینگی کرنا 5 و پشتینگی برنا 20 هیوی اوان افدا خوزا کری بس اف بابتا هیچ علاقته که اوا کمپانیا ونینه چونکه اوا کمپانیا گیری بسیتوان گل حکمتا هرمنه و هکا اف بابتا وکو کیشه بیت نبرا دو حکمتانه و شاندن هر دو وزارت معنی بردوام سر ختم کو بو دیتنا چاره سریه بو ابی بابتی و حتی وزیر نفط عراق بخوجی آماجه پیکر کو زیادتر 800 اواگری بستا چوکشنینه هر وصا البودجه 2021 یا عراق البرلمان عراقی هات پسند کرن کو حکمت هرمی برپرسه برانبر دابین کرنا قیمتا 250,000 برمیلا و اویا هاتیه کرن و سر رایوه کو زیده اوی قیمت 320 میلیارد جی بو حکمت بین دابین کرن چونکه حسابات السر اوی رقمی هات بونه کرن لی جه داخل کو او 320 میلیارد بونه 200 میلیارد شوان 200 میلیارد جی او شش هیوتنه سه وجبه تناردی بله او کۆمپانیانەی کە حکومەتی عێراقی لە ڕێگەی دادگا و داوای کردوون هەڵوێستیان چی بووە هیچ بۆ چوونێک هیچ هەڵوێستێکیان هەبوو هیچ شتێکیان بە ئێوە یان بە حکومەتی هەرێمی کوردستان و تۆ کاردانەوەیان چیە بێت بەرامبەر ئەو داوای بەغدا برز يعني براستي دواك نتجه خدايا يعني وقت تا چگیره بس گل کابرا کی نبن يعني یان کمپانیا کی نبن سرچه اساس اصلا تو ده شکایت لیکی يعني هکه کشه هبید نابرا مو کمپانیا ده هبید او ایک یان جی هکه نابینا بغداد و هرمی هبید او هر دو حکمت مفروض اوی چاره سر بکن لو ما وکو کمپانیا هر کاری خویت کن و ام پشتوانن الوا کمپانیا توات کن چونکی ما عقد الشراكه قال اوا كومبانيا هين و باش خراب ملاحظات هبنا بين دهات هرمي امشين بيجن هفته صد بريك اوا كومبانيات لو ما اسنا بينم كو ابريارا دادگها عراقيان وزارة نفط عراقي دا جي خدابي بەڵێ ئامانجی حکوومەتی عراق یا با بڵین دادگای فیدرالیش لەمای ڕابردوودا چی بوو بۆ بیانوانەی هەیان بوو لە بەرامبەر یاسای نەوت و گاز لە بەرامبەر کۆمپانیەکانی نەوت لە هەرێمی کوردستان ئامانجیان چیە لەمە
ئامانجا وانە دیارە ئامانجەکە سیاسیە بەحت هەکە هیچ ئامانجی دیترێ نینن ئەف ئەو بریارە هاتیە دانژی کو تانەیەک بوو 2012 هات بودان ئەرێ 2012 بۆچی قەزیەک شنیکال 22 پشتی 10 ساڵە ئەس بێژم بریارەکە سیاسیە و مەرەم ژێ دیارن و وەکی بێژن فشارێکە زێدەتر بێخنە سەر هەرێمێ بەس حکومەتە هەرێمێژی وەکو پێنگاوێت عملی یەت یاسایی دیف قانونا یا وەزارەتە نەفتێ کارێ خۆی کردی و ئەف گرێبەستەژی هەر سەروی ئەساسی تاتنێکردن چونکی هەکە یاسا یا نەفتێ الهەرێمێ یا دروست نەبا ئەوا کومپانیا بقەدەر کانێ چەند جەها شولکەن قەدەری وان بەس محامیت خۆیت هەین ئەکید ڕوێت یاساییژی یە تەماشای ئەوا گرێبەستا کرین و ئەف کومپانیا هەتانوکە بەردەوامن و دێت بەردەوامژی بنیشان بەڵێ بەڕێز کەمال محەممەد جەنابتان وەزیری کارەبان و وەزیری سامانە سروشتیەکانن بە وەکالەت پێم خۆشم هەواڵە قۆزمەوە لەبارەی پرسی کارەباش پرسیاری ئاڕاستی جەنابتان بکەم کە لە چەند ڕۆژی ڕابردوودا دەتوانین بڵین 10 ڕۆژ 15 ڕۆژ پێش ئێستا بارودۆخی کارەبای حکومی کەمێک خراپ بوو هۆکارەکەی چی بوو و باس لەوەش کرا کە گرفت لە دابینکردنی سوتەمەنی هەیە بۆ وێزگەکانی کارەبا ئێستا بەڕێستان وەزیری سامانە سروشتیەکان بە وەکالەت وەزیری کارەبای حکوومەتی هەرێمی کوردستانیشن سوتەمەنی پێویستان لە بەردەست هەیە یان دەتوانن دابینی بکەن بۆ وێزگەکانی کارەبا بۆەوەی بارودۆخی کارەبا هەرچەندە لەم چەند ڕۆژی ڕابردوودا زۆر باشتر بووە کە باشتریش ببێت. بله طبعا دست نیشانکردنا وزیر کارەبێک و پاکالەت وەزیرە سامانە سروشتیژی ئەvە پێشتر ژیل 2016 و هەتا کابینا نەهێشی دەست بکار بووی وەزیرە سامانە سروشتی وەکالەت وەزیرێ کارەبێژی بۆ ئەvە یەک یا دوێژی زۆربەی دەولەتە هەیکەت و سەحکێ وەزارەتە کارەبێ یان وەزارەتە نەفتێ نینە بەلکی وەزارەتە وزەیەت بێژنێ وزە سەرانسەری جیهانێ لەوما چونکی ینی ڕەبتەکە مباشرتنا بەینەوە هەردوو وەزارەتە وەکو کارێوان سەروی ئەساسی ئەف اختیاراتەکردن ئەف تەکلیفە ئەلمە هاتێکردن و ئینشاڵڵا ئەمانەت ژی ئەف تەکلیفە دێچی توارێ جێبەجێکردنێدا وەزعی کارەبێ ڕاستی چەند کۆمپانیەکێتمە و مەسێزدە محەتاتێت بەرەمێنانێ هەبوونە دیسا بەهانا و هەندێ سیانا ئەوە محەتاتانە هاتبووکردن چەندین وەحدات هاتبوونە ڕاگرتن بەلێ پشتی و مەداخواز جەنابی سەرۆکی حکومەتە هەرێمە کوردستانی کاک مەسرور کردی ڕزامەندی لەسەر 75 ملیۆن دلار بۆ کۆمپانیا ماس هاتنە مەزاختن و ئەوێ کۆمپانیە چەند وەحدایەکی توخێ زڤڕاندین و تماوایەکی کووردا چەندی دیترێژی دێ زڤڕن وەزعی کارەبێ هەتا حەدێکی vێگاڤێ وەکو جihê تموحەمەنینە بەس کارێکی ئێکجار باش ئەڤی مجالیدای تێتەکردن یعنی ئەم شێن بێژنش هەیڤا حەفت یان هەیڤا شەش هەتا هەیڤانە چەندین ینی محەتاتێ مەدێ بکەڤنێت کاریدا شوانە 329 مێگاواتی دهۆک و هەولێر و سلێمانیە شوانە محەتێ تاسلۆجە 51 مێگاوات تاسلۆجە شوانە محەتێ دێرالوکە ئەvê کەهروئاڤی قەزا ئامێدیە هەروەستا محەتێ بازیان و 500 مێگاوات وێرنە وسیانە ئەvە وەحداتا ژێ لەوما ئەم بینن وەزعی کارەبێ هەتا حەدێکی ڕاستە خواستە سەر کارەبێ زێدەت بیت بەلێ بەرەمێنانە مەژید وی ماوەیدا یاسشێن بێژم هەفتی دوف هەفتیە دێ بەرەو باشتر چیت بەڵێ ڕۆژێکی دیکە بەردەستێمە نوکە اعتیمادامە سەر چەند ڕۆژێکی دیکە پێێنینە وەرزی هاوینەوە لە مانگی 6 ڕەنگە ئێستا خەڵک بپرسن ئەبێ لە هاوینەک بارودۆخی کارەبامان چۆن بێت چەند کاتژمێر کارەبامان هەبێت کارەبای حکومی کە بۆیان دابین دەکرێت بە پێوە وێزگانی کە تۆ باست کرد کە لە مانگی 6 و 7 تا 9 ڕەنگە بکەونە کاریش هیچ ئامارێک هەیە بیخرابێتە بەردەستان یان پێشبینی هەبێت لەوەی بتوان چەند کاتژمێر کارەبا دابینکەن
وڵی وەکو دەمژمێر ئەم نەشێن بێژن دەمژمێر دێ هەندە بن بەس ئەم شێن بێژنە ینی هاوڵاتیت چینکەڤە مافێکی وانە کو بزانن کا کێشە چییە و چه هەنگاو هاتی ناوێتن ینی 25 هەتا 27 هەیوێ 105 مێگاوات الخەبات دێزێ دەبن دوما هەیوێ وحدە کادیترەیە ماسک و 125 مێگاوات الوێرش دێزێ دەبن دێرالوک 38 مێگاوات تاسولۆجا 51 مێگاوات 329 ینی 87 مێگاواتی دیترێ ئەvە هەر سێ پارێزگەها و هەر وسا هەتا هەیوانە 500 مێگاواتێ بازیان لەومە هەکە وەکو ئەرقام ئەم سەحکەنێ وەزعی کارە بێvێ هاوینێ دێ باشتر بێش هاوینا چووی بەڵێ بەڕێز کەمال محەممەد وەزیری کارەبا وەزیری سامانە سروشتیەکان بە وەکالەت لە دۆکەوە لەگەڵماندا بووی سوپاس بۆ بەشداریکردنیەوە زۆر سوپاس و دەستان خۆش